پێویستی بە گفتوگۆی زیاترە لەگەڵ کەسێکی شارەزا و ڕێگە پێدراوێک بۆ دامەزراندنی ئەو بانک کە ئەویش دکتۆر هاوڕێکەمالە بەڕێزیان ڕاوێژکاری یاساین لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروها ڕێگە پێدراوە لە دامەزراندنی بانکی نیشتیمانیش. دکتۆر بەخێراتی ئەم کاتت باش. ئەمە هەواڵێکی خۆشە کە لە قۆناغی کۆتایی و ئیدی چاوەڕێی دەستپێکردنی کارەکانی بانکی نیشتیمانین گەیشتوونەتە کوێ و چی دیکە ماوە بیکەن؟ زۆر سپاس بۆ جەنابەت، سڵاو لەبینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. ئێمە لە وەزارەتی دارایی دوو بەڕێوەبەرایەتی گشتیمانەیە کە کاروباری بانکەکانە بەنەڕێوە، بەڕێوەبەرایەتی گشتی بانکە پسپۆرەکان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی بانکە بازرگانیەکان. بانکە پسپۆرەکان کە بریتی بوون لە 28 بانک لە هەرێمی کوردستان، ئەو لیژنەی کە دامەزراو بۆ ئەوەی ئەو بانکانەیەک بگرنەوە کارەکانی کۆتایی پێهات و فەرمانە ویزاریەکە دەرچوو کە لە 28 بانکەوە کردمان بە 9 بانک. هاوکات 6 نووسینگەشیانە بێت بەپێی ئەو سنوورە فراوانانی مەسەلەن کە لە قەزا و ناحیەکانێ بۆی زیاتر بتوانین خزمەتی هاوڵاتیان بکەین و بە ئاسانتر بگەنە بانکەکان. بە نسبەت بانکە بازرگانیەکان لە هەرێمی کوردستان 94 بانکی بازرگانی هەبوو. ئەو فراوانبوونیان ئەو ژمارە زۆرش سەبەبە ڕئیسیەکەی ئەوە بوو کە موچەی فەرمانبەران لە ڕێ ئەو بانکانەوە ئەدرا لە ڕێی بانکە بازرگانیەکانەوە. بەڵام ئێستا کە پرۆژەی هەژماری من هاتوۆتە ئاراوە کە پرۆژەیەکی زۆر سەرکەوتوو بوو لە بوارە ئابوووریەکەی وای کردێمە لە 94 بانکەوە کەمی بکەینەوە ئەیکەین بە 16 بانک لە هەرێمی کوردستان. ئێستا بانکە بازرگانەکان 16 بانک ئێستا ئاسان بوو یەکگرتنی ئەم بانکانە؟ زانی مەسەلەی ئاسانی ئەو ئیشانە زۆر گەورەیە، یعنی بەڕاستی حتمما ئاسان نییە. سێ لیژنە پێکات، لیژنەیەکی باڵا لە ئاستی هەرێمی کوردستان ئەو سەبارەت بانکە بازرگانەکان لەگەڵ دوو لیژنەی فەرعی هەستان بە دیراستکردنی دەمجەکە یەکەم جار، پاشان ئێستا لە قۆناغی دەمجکردنن و تێکەڵیان کارەکەیان چییە بێ؟ ئەم دکتۆر ئەم 16 بانکە کاریان چییە بێ لە مەوضوع؟ ئەمانە کۆمەڵ حساباتی خەڵک این حکومی و قەرزیان داوە بە خەڵکیان، خەڵک قەرزی لایەنە بە هەردوو دیوەکە یعنی هەیە، ئەو حسابانە هەر ئەمێننەوە بۆیە ئەبێت ئەو بانکانە هەر بمێنەوە لە جێی خۆیان، بەڵام بە دەمجکراویە بینایەکی زۆر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە و فەرمانبەرێکی زۆرش فائزە بێ کە ئەتوانین ئێمە لە شوێنی تر سوودی لێوەرگرین. هەر سەبارەت بۆەوە لیژنەیەک پێکات ئەمڕۆ فەرمانەکەی دەرچوو لە وەزارەتی دارایی و ئابووری کە تایبەت هەبێ بۆ مۆزەفانەی کە اختصاسیان مەسەلەن ئیشی بانکی نییە. بۆ نمونە وەزارەتی تەربیە نەقسی هەیە لە مامۆستا و لە فەرمانبەرەوە ئەوانی کە اختصاسیان بگونجێ لەگە وەزارەتی تەربیە نەقڵەکەیان وەکو تەنسیب بەنێردرێت. ئەمە هەوڵەدەین نەقڵ بکرێ، بەڵام جارێ بابەتی نەقڵ لە بینی وەزارەت بۆ وەزارەت کەمێک کێشەیە لەگەڵ بەغدا لەبەر بابەتی ئەو لیستەی کە هەیە هێشتا بابەتی تەخسیس ئەوانەماوە، بەڵام ئەگەر بە تەنسیبش بێیکەین و مەرج نییە بەس بۆ تەربیە، یعنی بۆ وەزارەتەکانی تریش ئەوانی کە اختصاسیانەیە و لەناو خودی وەزارەتی داراییش ئەگەر بزانین بەڕێوەبەرایەتێکی گشتیمانەیە کە پێویستی بە فەرمانبەرە لەو فەرمانبەرانە ئەنێرین بۆوان سوودی لێوەرگن. باشە دکتۆر، بانکی نیشتیمان لەکوێ بێت و چەند لەقیە بێت، لەقەکانیشی لەکوێ بێت؟ بەڵێ بانکی نیشتیمان تەبعاً ئەو بانکا بێت کە تاکە بانکە بێت لە هەرێمی کوردستان کە بانکێکی حکومی بێ و ئیجازەی بانکی ناوەندی عێراقی هەبێت کە ئەمە زۆر گرنگە بێت لەبەرەوەی بۆ تەحویلاتی دووەلی بۆ هەموو بابەتەکانی تر ئەو بانکە ئەتوانن تەعاملی لەگەڵ بکرێ. بانکی نیشتیمان پێک دێت لە بەڕێوەبەرایەتی گشتێکی ئیدارە عامە لەگەڵ ئەو ئیدارە عامەیە کە لقێکی سەرەکی لەگەڵە بێت. ئەو دووە لە یەک بینا بن کە بینایی بانکی زانکۆی ئێستا کە بانکی زانکۆی تەیە وا حالێن لە قۆناغی گواستنەوە وایان گوازنەوە بۆ شوێنی تر کە بەڕێوەبەرایەتی گەورە بازدەران و بەڕێوەبەرایەتی باجی کۆمپانیەکانش هەر لە هەولێرە بێت. ئەوە لە هەولێرە بێت. دوای ئەوە لقی سەرەکیە، بەڵام لە هەولێر لقی هەولێرش ئەبێت و لە هەر پارێزگایەک و لە هەر ئیدارەیەکی سربەخۆ لقێکە بێت، کەواتە 8 لق زائداً لقی سەرەکی. لە قەزا و ناحیەکانە لق نابێت؟ نەخێر، لەبەرەوە تعلیماتی بانکی ناوەندی هەیە کە چۆن تۆ مەسەلەن بانک فەرع لە چۆ بێ و بەنسبەت قەزا و ناحیەکان ئێمە بە قۆناغی داتۆ توانین مەکاتیبی بۆ بکەینەوە، یعنی بەڵام وەکو لق نابێ
و ئێستاش سەردەمەکە گۆڕاوە لە بەروی سەردەمی تەکنۆلۆجیایە پێویست ناکە بە بینایە و بە مراجع و یعنی ئەمە بینی سەو بانکانی کە سوودیان لە تەکنۆلۆژیا وەرگرتووە هیچ نەپێویستی بە و ژمارە زۆرەی فەرمانبەران هەیە نەپێویستیان بە و زۆر بینایە هەیە تۆ لە ئەپلیکیشنێکەوە لە مۆبایلەکەتەوە هەموو ئەو خزمەت گوزاریانی بتەوێت ئەگات هەمووی دیجیتالە. باشە دکتۆر دەستی کارگێڕی بانکەکە کەی پێک دەهێنرێت؟ بە نسبەت دەستی کارگێڕی ئێمە نۆ ئەندامی سەرەکی و سێ ئەندامی احتیاطمان دەستنیشان کرد وەکو وەزارەتی دارایی و لەبەروی ئەو بانکە مڵکیەتی ئەگەڕێتەوە بە وەزارەتی دارایی خۆی دەستەی کارگێڕی خۆی بێ و استقلالیەتی ئەبێ لە زۆر ڕۆوە لەبەروی کۆمپانیایەکی گشتیە شەریکە عامەیە بەڵام مڵکیەتەکەی گەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی بۆی وەزارەتی دارایی نۆ ئەساس و سێ احتیاطی نرد لە بانکی ناوەندیەوە موافقەی مەبدەئیان بۆ هاتووەتەوە بۆ ئەو بەڕێزانە و بینایەکەش پشکێنراوە لەلایەن هەم لیژنەی هەندەسی وەزارەتی دارایی و هەم لەلایەن لیژنەی بانکی ناوەندی ئەوان دوو لیژنیان دەرکرد لیژنێک لە هەولێر ئەو لە قەیکایانە و لیژنێک لە بەغداوە دەستەی دامەزرانەکەش بینایەکە تەواو بۆ دەستەی کارگێڕێکەش تەواو بووە ئەوەی ماوەتەوە ئێستا لیژنێکمان پێکهێناوە کە لیژنەی چاوپێکەوتنە بێ بۆ ئەوەی فەرمانبەر ببین دەست پێ بکەین سەرۆکی بەشەکاندا بنین لە هەموو لە دکتۆر بانکی ناوەندی هەرێم هەیە لە هەولێر و لە سلێمانیش بەڕێوەبەراتی بانکی هەرێم هەیە ئەوانە چیان بەسەرێتەوە؟ نانە ئەوانە لە هەولێر بانکی ناوەندی هەرێم نییە بانکی ناوەندی عێراقیە لقێکی لە هەولێرە ئەو لەقەت بۆ هەموو هەرێمی کوردستان تەنها ئەو لقەی هەیە ئێمە هەندێک جار مەسەلەن خطاب وشتمان لەگەڵ بانکی ناوەندی لەگەڵ ئەو لقاکەین بە سوپاس و زۆر متعاونن کاکازم لێ بەڕێوەبەری ئەوەی سلێمانی چی لێت؟ ئەوەی سلێمانی ئەو پێشتر هەبوو بەڵام ئێستا لە هەیکەلێتی وەزارەت نییە سەرپەرشتی بانکەکانی وێکا بەڵام ڕەبتی نییە بە بانکی ناوەندی عێراقیەوە. ڕاستە ئەی چۆن ڕەبتێ بێ لەگەڵ ئێوە وەکو چ بانکێک مامەڵەی لەگەڵەکەن؟ ئەو بانکی نیشتیمانش ڕەبتی بەوانەوە نابێ بانکی نیشتیمان ڕاستە و خۆ تعلیماتە بانکیەکان لە بانکی ناوەندی وەرەگرێەوە تعلیماتی ئیداری و حکومی لەلایەن وەزارەتی دارایی و ئابووریەوە بانکی فدرال ڕاستە و خۆ مامەڵەکانی لەگەڵ بانکی نیشتیمانە بێت؟ بەڵێ بانکی ناوەندی لە عێراق ناوی فیدرال نیە ڕاستەکی لاندێ وڵات لەوانەیە ناوی وایە بەس ناوی بانکی ناوەندی عێراقیە. ویستم ئەو تەوزیحەش بدەم کە ئەمڕۆ نووسراوەکە هەر خۆم بەدەستی خۆم بردم بۆ لای دکتۆر توانە بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی خوێندنی باڵا کە ئێمە نووسراومان بۆیان کردووە هۆڵی تاقیکردنەوەمان بۆ دابین بکەن لە یەکێ لە زانکۆکان کە ئەوان زانکۆی سەلاحەدینیان دەستنیشان کرد و چاودێری خۆیان هەبێت وەکو هەر تاقیکردنەوەیەکی کە قوتابیانێکن لە زانکۆکان ئەو کەسانەی کە لە ڕێی لینکەوە ئەوشمان کردە لە ڕێی لینکەوە پێشکەش بکەن ئەو فەرمانبەرانی بانکەکان بۆی لە پرۆسەیەکی تەواو شەفافانە بێ هیچ ئەوە نەبێت من چێ بنێرم و جەنابەت چێ بنێری واتە دامەزراندن نییە تەنها کارمەند و فەرمانبەری بانکەکانی ترە بڵێ لە ڕێی لینکێکەوە هەمووی تەقدیمی سیڤیان کردووە و هەرێکە و بەپی ئەو اختصاسی کە هەیە بەپی هەیکەلیەتی بانکی نیشتیمان دوای ئەوەی ئەو سیڤیانە سێر کراون و تەسفیە کراون بەپی ئەوەی کە ئاش مەرجەکانی تێدا ئینجا لە ڕۆژانی داهاتووە تاقیکردنەوەیەک ئەنجامەدەن چێ لەوێ سەرکەوتوو بوو ئەوانە بن بە سەرۆکی بەش و باجێگر و بەو فەرمانبەرانە. دکتۆر بەنسبەت موچەوە ئایا بەغدا موچە ئەنێرێتە بانکی نیشتیمان لەوێەوە تاوزدی ئاکرێ یاخود پەیوەندی بەوە نابێت؟ ناوش چۆن ئەو بانکانی ترکە موافقی بانکی ناوەندیان هەیە ئەوانی کە ئێستا لە هەژماری منن ئەوش ئەبێت یەکێک لەو بانکانە چکە موافقی بانکی ناوەندی هەیە. باشە ئەی خزمەت گوزاریە بانکیەکانی وەکو سلفەی ئەقارە سلفەی زەواجە ئەمانە بانکەکانی کوردستان تا ئێستا نەیانتوانیەوە بە تەواوەتی ئەمە بکەن بانکی نیشتیمانەوە چارەسەرەکە بانکی نیشتیمان ئەتوانێت لە بەروی بانکێکی بازرگانیە ئەتوانێت گرێبەست بکات لەگەڵ ئەو بانکە پسپۆریانی کە ئێمە هەمانە ئەو قەرز بدا بە بانکە پسپۆرەکان لەگەڵ هاوڵاتیانە ئەو خزمەت گوزاریانە پێشکەشکەن بەڵام وەکوتر قەرزی بازرگانی یان سلف بۆ فەرمانبەران بڵێ وەکو هەر بانکێکی ترکە قازانجویستە ئەتوانێت ئەو کارانە بکە بۆی قازانجی هەبێ و بانکە. باشە سوود وەرگرتنتان لە هەژماری من بە هەمان شێوت بە پێشەوانەوە لەگەڵ ئێوەیە چۆنە بێت لەگەڵ ئەو پرۆژەی هەژماری منێمە ئەسڵم پرۆژەی هەژماری من بووای کرد کە ئێمە بتوانین بانکی نیشتیمان و کۆمەڵی بانکی تر تەقلیز بکەینەوە و یعنی زۆر
سوودی هەبوو بۆ ئەم پرۆسەیە بابەتی سیستەمی بانکینگی لە هەرێمی کوردستان زۆر پێشخست و توانیمان ئێمە چاکسازیەکی تاو لە ناو بانکانش بکەین بەهۆی ئەوەی کە هەژماری من هەبوو گەرەوە نەبووە ئێستێمە 94 بانک بەس بازرگانی ئەمایە بەڵام ئێستا لە 94 بە 16 لە بەرەوەی ڕاتب لە ڕێی ئەو بانکانەوە نادرێت موچەکە دەستەیەک سەرچێتە سەر حسابێکی ئەوەی بە شێوەیەکی ئلکترۆنی و بە شێوەیەکی پێشکەوتووەکۆی کەلام و وڵاتە پێشکەوتە باشە دکتۆر لە ماوەی ڕابردووە بەختا بڕیاریدا کە سەرمایی هەر بانکێک 400 ملیار دینار بێ ئەمە چۆن جێبەجێیەکرێت لەسەر هەرێمی کوردستان یاخود پەیوەندیدار نییە یان سەرمایەکەی بانکی نیشتیمان ئەتوانێت لە داهاتووە زیاتری بکات تا ببێتە بناغێکی پتەوتر بۆ ڕاکێشانی وەبەرهێنی بیانیە کە بتوانێت سەرمایەکەی وەگەڕ بخە چونکە کاتێک کە بانکێکی گەورەی سەرمایە گەورە ئەبێت بازرگان و وەبەرهێنی زیاتر ڕووەکە ناو وڵاتەش پێش 6 مانگێک بوو من سەردانی بانکی ناوەندی عێراقیم کرد سەردانی بەڕێز دکتۆر عەلی عەلاقم کردوایەوە سەردانی بەشی ڕێقابی سێڕەفەیانمان کرد کە دکتۆرە شەیما لە مدیر عامە ئەو مەوزوعە هاتە ئاراوە کە ئێمە ئێستا سەرمایی بانکی نیشتیمان 250 ملیارە بەڵام ئەوان قانونەکە خۆی لای خۆیان گۆڕیان یعنی تعلیماتەکەیان گۆڕی کردیانە 400 بۆ هەموو ئەو بانکانی کە ئیجازەیان هەبێ لەوێ لەبەرەوەی لێ وای لاتوو بوو بانک زۆر دروست بوو لە بەغدا ئەیانێ بانکی گەورە و مەزبوط و بەپی پیاوەرە جیهانیەکان بێ بۆیە کەمێک مەرجەکانیان قورس کرد ئێمەش ئەو گفتوگۆیەمان کرد ئایا ئێمە 250 ملیارە بیکەین بە 400 یان چۆن ئەوان وتیان لەبەرەوە بانکێکی حکومین ئەکرێت هەر بە 250 بێ مەسەلەن یعنی لەبەروی جیاوازە تۆ بۆ ئەو ئەوێت سەرمایەکی کەدا ناو زۆر بێ بۆکو زمانێکە کە تۆ بتوانی کارەکان بانکیشمان ئەو دڵنیایی کە بانکێک کە حکومی بێ هەر حکوومەت خۆی کامل یعنی بە هەموو متمانەتی بەڵێ دروستە باشە دکتۆر بە دەرفەت ێزام کە باسی موچەشت لەگەڵ بکەم چونکە فەرمانبەران چاوەڕێ ئەوەن کە موچەی مانگی چوارکەی وەرەگرن چۆنە بێت بەغدا چی کردووە ئەم جارە بیانوەکانی چییە؟ بەنسبەتی بیانووی زیانوێکمان نەبیستوە تا ئێستا بە فەرمی گەشت بێتە دەستمان هەر وەکو مانگی 1 و 2 بە هەمان نەمەت بە هەمان شێوە لیستی موچە ئامادە کراوە و میزانی مراجع ئەمان نردووە کێشەی نەختینەوە خۆیان نەختینی خۆیان نەزانن چیان هەیە و چیانێ بەڕاستی ئێمە نایزانین بەڵام بەردەوام ئەڵێن کە کێشەی نەختینەمان نییە ئەو مەرجانی کە پێشتر هەبووە ئەمە ئەتوان بڵێم لە 2025 ئێمە ئەو کێشە فەنیانەمان نەماوە و بینیشتان لە مانگی 1 و 2 هیچ تێبینیەکیان نەبوو لەسەر کارە فەنیەکانی وەزارەتی دارایی و ئابووری وەیە تەسەوڕ ناکەم هیچ ئیشکالێکە بۆ مانگی چوار تا کۆتایی ساڵ هیچ کێشەیەک لە لای ئێمەوە نییە ئەوە نەگەر ئیتر مەزاجی سیاسی و ئەمە شتەکە بگۆڕێ مەوزوعێکی ترە بەڕاستی ڕاستە زۆر سپاس دکتۆر هاوڕێکەمان ڕاوێژکاری یاسایی لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ڕێگەپێدراو لە دامەزراندنی بانکی نیشتیمان لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوە سپاس بەخێر بن